هەتاوی سەرم گرمە گرمێتی مانگی چواردەشم هەر لە خەمێتی سەهیدم بڕووی گرتووە لە سینەم ببارم بە دەنگ بۆ ڕێی ئەم دینەم کەرکووکم پەنجەی کردووە بە بەیداخ بۆ کوردستانم پڕ زەنایە و ئاخ کوچە بە کوچەی بەرماڵی باوە ڕق ئەنەخشێنێ بە گوڕ لە ڕاوە بۆ تاکە دەنگی بزوتنەوەکەم کڵپە ئەسێنێ بۆ بێ ناوەکەم کەرکووکم ڕووگەی داخی دەروونمە زەوی ئازادی و گشتمان و بوونمە دەستم دامێنت دڵی پڕ ئەخیار گەردەلوول ساسکە بە ئیمانی یار بڵێن بە حەوت پشت لە مێژووی زێڕین بەس شێخانیە زاری ئاگرین هاوار کە خەونی ئەم بزوتنەوە بکە بەڕاستی و ڕێی بدەنەوە تا لە پەسێوی گڕی مەیلەوە ئیمان ئاگیرسێ بە سوێی کەیلەوە ببەنە بەغدا ڕەمزی ئەم دینەم هەڵکەن لە سەردا مەترسن ژیان خەندەی ئێوەیە مەپرسن هیوە بڵێن نیوەیە سوێنبان خواردووە تا لێوی قەبر بە خوێن دەینووسین ئێمەین بە سەبر دەیهێنینەوە ماف و ئازادی گۆڕوونی ئەکەین بیری بێزادی دەبێ بە ئیسلام سەرکەوتن بێنین ئەگەر وانە بێ 100 جار نەمێنین کوا کۆساری من با سەدای بەرز بێ شیعری باران بێ و ماکی تەرز بێ بە گردی گۆکەم بڵێن کەرکووکم ئێستا ڕمە ڕم بۆ ملیۆنووکم کونکونە جەرگی نەیارم ئەمڕۆ بەس خاکی کوردم نەکەن بە پەڕۆ بێژن بە مەلا شەریف و وریا بە شێخی ڕابەر کە نەبەرد ژیا هەواڵ بە شاری شارە زوور بدەن لەوێوە ئیلهام بە کەرکووک بدەن دواهەمین حەسەن ئەمڕۆ بێکەسە ورەی پێ بدەن بە سوژدەی تاسە مژدەی بدەنێ تۆش کۆمانی نوێنەری خوێن و تێکۆ شانمانی لە هەڵەبجەوە دەنگمان بۆ تۆیە دەنگیشمان نەگا دەنگمان بۆ خۆیە بە هەیسوور دەڵێن بگاتە تسعین داقووق و خاسە و سەورەی ئاسنین ئاڵای تەوحیدمان وا شەکاوەیە 100 جار بکەوێ هەر براوەیە هاوارکەن ئێمەین ئایندە بەدەست با نەی بێ پارە و دەنگ و کورسی مەست مادەم دلێرە دەنگ و ویژدانمان بەسە بۆ دونیا خۆری ئیمانمان وتەی بەخێرهاتن لەلایەن بەڕێز مامۆستا عومەر بەرپرسی مەڵبەندی یەکی هەڵەبجە پێشکەش دەکرێت. باز فەرمووی. بەناوی خوای پەروەردگار ڕێزدار ڕابەری گشتی مامۆستا عیرفان عەلی عەبدولعەزیز ئازیزان میوانان جەماوەری ئیسلام خواست دڵسۆزان و کادیران و ئەندامانی بزوتنەوەی ئیسلامی وێڕایی بەخێراتنی گەرم لە جەنابی ڕابەر و شاندی یاوەری بۆ دەڤەر و پارێزگاکەمان بەناوی مەڵبەندی یەکی ڕێخستنەوە سەرەتا سڵاومان دەنێرین بۆ ڕابەران و سەرکردە و شەهیدان و ڕێی کاروانی پیاوچاکانمان ئاوەدان بێت. بەڕێزان بە دوو خاڵی گرنگ دەمەوێت تێش بخەین لەسەر سەرەتای ئەم کۆڕ و کۆبوونەوە. یەکەم بزوتنەوەی ئیسلامی حیزبی خەڵک و ئیسلامخوازی کوردستان
هەمیشە هەوێنی ئاشتی و پێکەوە ژیانە لەبەرەی ماف و داخوازی و عەدالەتە. ئیسلام و خەڵکەکەی لەکوێ بن ئەویش لەوەیە. بۆیە ئەوەی بەرژەوەندی ئارامی و سیاسی و ئاشتی و کۆمەڵایەتی و خۆشگوزەرانی بێت لە سێبەری ئاینی پەروەردگاردا ئەوە بژاردەیەتی. دووەم، بۆ ئەم هەڵبژاردنە سەرکردایەتیمان بە گرنگ و واجبی زانی بایکۆت هەڵبژێرێت بە چەندین هۆکار لەگەڵ بژاردەی نەچوونەژێر ڕکێفی هیچ لایەن و کەسێک. بۆیە بزوتنەوەی ئیسلامی وەک هێزێکی سربەخۆ دوور لەم پرۆسە ناشرینە لە دوورەوە دەوەستێت. دەنگە ئاڵتوونەکانشی ناچێتە گیرفانی هیچ کاندید و لیست و حیزبێکەوە. بۆ ئەم مەبەستە دوجار بۆ ڕوونکردنەوە و شیکاری دۆخەکە پێگەی بزوتنەوەی و بەشداری نەکردنی لەم پرۆسەدا داوا لە جەنابی ڕابەری گشتی دەکەم بفەرمێ بۆ پێشکەشکردنی ڕاو سرنج و گوتاری خۆی. بافەرمێ. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. خانوادەی سەربەرزی شەهیدان، پێشمەرگە قارەمانەکان، جەماوەری ئیسلام خواز، هاوڵاتی عەزیزەکانمان لە پارێزگای هەڵەبجەی تێکۆشەر، هەموو ئەو عەزیزانەی کە دانیشتوون، چ بە برایان و چ بە خوشکان و چ بە ئەو خزمە عەزیزانەی کاکەی بەخێر بێن سەر چاو، هەمووتان بەخێر بێن سەر چاوەکانمان و السلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. ئێمە دیارە مەسەلەی ئەوەی کە ئێستا گرنگە باسی بکەین، مەسەلەی هەڵبژاردن بەشێکە لە ئەو پرۆسەی کە بە ناوی مشارەکەی سیاسی. مەسەلەی مشارەکەی سیاسی ئێمە وەکو بزوتنەوەی ئیسلامی هەل لەو ڕۆژی ڕاپەڕینەی خەڵکی بە شەرەفی شارە زوور و هەڵەبجە و هۆرامان دوایەوەی کەیتر بزوتنەوەی ئیسلامی ئیعلان کرا، دواتر ئێمە هەر لە شاخ لەگەڵ ئەو هێز و لایەنانەی کە ئەوانیش بەشدار بوون لە پرۆسەی ڕزگارکردنی کوردستان، لەگەڵ هەموویانە ئێمە هاوبەش بووین، هەر لەو کاتەوە وەکو مشاریک بووین، هەمومان بەیەکو. دواتریش کە ڕاپەڕینی جەماوەری خەڵکی کوردستان ڕوویدا و ئەلحەمدوللا بە ئامانج گەیشت و حکوومەتی کوردستانی لێ کەوتەوە و دواتریش پەرلەمان، هەر لەو کاتەوە ئێمە ئەلحەمدوللا کێشەی ئەوەمان نەبووە بەشداریکردن یا بەشداری نەکردن یا حەڵاڵی یا حەرامی، هەر ئەو ئێمە 87 ئەو مەسەلەمان چارەسەر کردبوو. لەبەرەوە بە ئەو پەڕیتین و گڕ و حەماسۆ ئەلحەمدوللا بەشداری ئەو پرۆسەمان کرد بۆ ئەوەی کەوا خەڵکی کوردستان بە هەموو جیهان بیسەلمێنێ کە بەڵێ گەلێکە ئەویش ئەیەوێ بە ئامانجەکانی خۆی بگات وەکو هەموو ئەو گەلانەی دنیا. و ئەو پرۆسەیش تەبعاً پرۆسەیەکی زۆر مهم بوو لەو کاتە، پرۆسەیەکی گەورە بوو کە کورد پیشانی بدا وەکو هەموو میلەتانی جیهان کە ئەوە دوێنێ چەکی پێبوو لە شاخ بووە، ئەمڕۆ ژیانێکی مەدەنی دەست پێ کردووە. ئەمڕۆ ئەوە تا پەرلەمانی هەیە، حکوومەتی هەیە و پشت ئەبەسێ بە دەنگی هاو نیشتیمانیانی خۆی. بۆیە ئەسڵی پرۆژەکە پرۆژەیەکی زۆر مهم بوو، پرۆژەیەکی نیشتیمانی و نەتەوەیی و دواتریش ئێمە کە بەشداریمان کرد وەکو بزوتنەوەی ئیسلامی هەم بوو بە پرۆژەیەکی ئیسلامیش. لە سەرەتاوە خۆتان نەزاننەوەتان کە بیریەت ساڵی 92 و ئەو
گرتە ڤیددیۆیەش لای خۆمان هەبوو بە تەنیا کە بڵاومان کردو بۆ ئەوەی کەوا خەڵکی بزانێ لەو کاتە ڕەئی بزوتنەوەی ئیسلامی چیە لەسەر ئەو پرۆسە کە کاتێک یەکێ لە سەرکردەکانی بەرەی کوردستانی کاک نەوشیروان مستەفا دێ بۆ لای جەناوی مامۆستا مەلا عوسمان باسی پرۆسەی هەڵبژاردن و پەرلەمان و حکوومەتەکەن لەوێ وڵامی جەناوی مامۆستا مەلا عوسمان چییە جەناوی مامۆستا مەلا عوسمان لە گرتەکە فەرمێ ئەوەی کە ئێوە باسیەکەن بە هەمومان و ئەبێ ئینشاءالله حکوومەتێک لە کوردستانە هەبێ کە ئەوەی هەمومان هەوڵمان بۆ داوە خوێنمان بۆ ڕشتووە کە ئەویش بتوانین حکوومەتێ بێ کە خزمەتکاری ئەو خەڵکە فەقیرە بێت ئەو خەڵکەی کە چەنەها ساڵە ئەچەوسێتەوە بەدەست ئەو حکوومەتە یەک لە دوایەکانی بەغا ئێمە وەکو ئەوان نەبین ئێمە بتوانین خزمەتکاری خەڵکی خۆمان بین قانون حاکم بێ و ئەو سەرۆت و سامانەشی کە هەیە لە کوردستانە مڵکی هەموو خەڵکی کوردستان بێ ئەوە لە گرتەکە هەیە ئەفەرمێ ئەگەر حکوومەتێکی ئاوا بێتە سەرکار ئێمە وەکو بزوتنەوەی ئیسلامی تایە بینیاتایە نەبین هەر پشتیوانیەکەی و ئێوە خۆتان بڕۆن ئەو حکوومەتە دابمەزرێنن ئێمە دوعای خێریشتان بۆکەین پشتیوانیشتانە بین باتیایشیانە ئەمە ڕەئی بزوتنەوەی ئیسلامی بۆ کە ئەلحەمدولله هەر لە سەرەتاوە ئاوا ڕەیەکی جوانی هەبووە لەسەر پرۆسەی سیاسی لە کوردستانە بەڵام دیارە خۆ کە تۆ باسی مشارەکەی سیاسیەکەی کە تۆ باسی دوێنێ خەباتی چەکداری و کردووە ئەمڕۆ دەسەکەیت بە خەباتی سیاسی تەنها هەڵبژاردن نییە خەباتی سیاسی جەنگی وشیاریە خەباتی سیاسی دروستکردنی ڕایگشتیە خەباتی سیاسی بەرزکردنەوەی ئاست و فەرهەنگی خەڵکەکە وەکو میلەتانی جیهان ئەویش بزانێ قانون چییە بزانێ پەنا بۆ قانون ببە خۆی نەچێ جێگەی قازی بگرێتەوە ئەم ئەو بکوژە و ئەو بکوژە و کۆی کەیسە ئەیبینی هەتا ئیسەیژەوە 30 ساڵە نەمانتوانێ ئەو جەنگی وشیاریە بکەین تەنها خەباتی سیاسیمان لە چوارچێوەی تەنها هەڵبژاردن نبینیوە کەوەیش بەڕاستی خەتەرێکی گەورەیە یعنی ئەیبینین تا ئیسەیش ئاسارەکانی بینی جا ئەو ئاواتە گەورانە کە ئێمە کاتێک کە دابەستین بۆ سلێمانی بۆ کەرکووک بۆ شارەکان ساڵی 91 ئەو خەڵکە ئەگریا ئەو کاتە هەمووی یەک بوو کە ئێمە ئەبینی مەسەلەن بە ڕیشۆ و ئەوی تر بێ ڕیش و ئەوی تر نەوعێکی تر هەمووی بەیەکۆ ئەگریا لە خۆشیە کە کاتێ هەڵبژاردن خەڵک چوە سەر سندوقەکانی دەنگدان هەمووی بە گریانە چوو لە خۆشیە ئەمە کوردە دەنگ بۆ خۆیەدا جەوێکی زۆر عاتیفی جوان خۆش لەو کاتا لە هەرێمی کوردستانە سەرانسەری هەرێمی کوردستانی گرتبوویەوە بەڵام بەداخەو هەر لە یەکەم پرۆسەی هەڵبژاردنە ئەوە بوو هەر چەند ڕۆژێکی پێچ و دوای ئەوە یەکسەر باسی تەزویر و تەزویرکاری و بەگونێ ئەم ڕەئی خستووە ناو سندوق و ئەو ڕەئی خستووە ناو سندوق و ئەوە بوو هەر لەو کاتەوە ترازوی هێزیان بە شێوازێ پیشاندا کە بەڵێ ئەوە هێزێ گەورەیە و هێزێ بچووکە و هێزێکی تر گەورەیە و ئاوە هەر لەو کاتەوە هێزێکی گەورە کە لە زاخۆ بۆ خانەقین وەکو بزوتنەوەی ئیسلامی بێبەشیان کرد حتا لە تاکە کورسیەک بەو نێتە پاک و جوانەی کە هەیبوو و هەموو کورسیەکانیان لە بینی خۆیانە 50-50 و حکوومەتەکەیش دوای هەر بە 50-50 دایان مزرا جا هەر لەو سەرەتاوە ئیشەکە بەلاری هات نێتێکی پاک و جوان بەڵام لار کرایە و بەلاری هات خەباتی سیاسی ئەگەر بێت و تۆ بەردەوام یعنی هەر ئاوا بێدەنگبی تەرەفەکە بە ئارزوی خۆی تەزویر بکە وەکو ئەوەی کە ئیسەر حتا لە وڵاتانی دراوسێ ڕۆدا گەیشتۆتە حتا ئەمریکای جنوبیش لەوێژ ئەم شتانە ڕووی داوە و ئیسەیش لە عێراقا زۆر بە گەرمی ڕوئەدا
شتێکی تر هاتوۆتە ناو قاموسی سیاسی کە پێوترێ هەندەسەی هەڵبژاردن، یعنی ئەو هێزانەی کە بەرژەوەندیان هەیە بۆ نمونە لە عێراقا دێن هەندەسەی هەڵبژاردنەکەن، دێن ئەو هێزانەی کە خۆیان مەطلەبیانە هیچ چاوپۆشیان لێەکەن و هیچ بەلایەنە مهم نابێکە بە ئارزوی خۆیان تەزویر بکەن و کورسی دانێن بۆ خۆیان، لە هەمان کاتا هێزگەلێکی ترکە ئەوان پێیان مهم نییە کە کورسی بێنێ یان نەهێنێ، ئەکەوێ ناکەوێ بیان مهم نیە. وەکو بینیمان لە ئاخر هەڵبژاردن لە ساڵی 2010 لە ساڵی 2010 بە شایەتی هەموو جیهان، بە شایەتی حتا ئەو هێزانەی کە نفوزیان هەیە لە عێراق، یعنی مەسەلەی هەڵبژاردنی 2010 هەموو کەس ئەزانێ و شایەتیەدا کە پڕ بوو لە تەزویر، و تەزویرێکی بێ حەد و حسابی تیاکرا، و بەپێی ئەوە ئەو پیاوە چاکە کە هەموو جارێ باسم کردو سەعید کاکەیی بەڕاستی سەری هەچی کاکەییە بەرزی کردو کە مەعاشی وەزیری هەبوو لە بەغا لە کۆمسیۆن هەمویان بە دەرەجەی وەزیر، ئەو بە تاق و تەنها وتی منم غەدرە قبوڵ ناکەم، وتی ئەوە هەموو بەڵگەنامەکانم لەلایە کە لە 193 تەزویر کراوە. باشە لە 193 تەزویر بکرێ چۆن هێزێ مەسەلەن ئەتر دەرەچێت، چۆن ئیتر چ مەفهومێ ئەمێنێ بۆ هەڵبژاردن. لەبەرەوە ئێمە عەزیزەکانم یعنی هەل لەو کاتەوە ئەوە بوو 6 حیزب لە هەولێر دانیشتین 2010 وتمان فەرمون با نەهێڵین ئەم پرۆسەی سیاسیە بەلاڕیا بڕوە، فەرمون بابین ئەم پرۆسە چاکەی، خەباتی سیاسی لە عێراق کەوتۆتە گەورەترین قەیران، یا ئەبێ ئێمە بێدەنگ بین ئەو کاتە بینە مشەخۆری سیاسی نەک خەبات گێڕی سیاسی، کە ئەوەش بە هیچ شێوەیە یعنی ئێمە وەکو خۆمان وەکو بزوتنەوە ئیسلامی قەتعەن قبوڵی ناکەین، یا ئەوەیە تۆ خەبات گێڕێکی سیاسیت کە ئەتەوێکەوە پرۆسەی سیاسی لە کوردستانە بە شێوەیەکی ڕەوان بڕوە. 6 حیزب لەوێ دانیشتی، زۆر قسەمان کرد و هەمووشیان شاهیدن کە من وەکو خۆم وەکو عیرفان چیم وتووە لەو دانیشتنە کە زۆر تەئکیدم لێ کردو، فەرمون وەرن ئەم 6 حیزبە کە وەسیانی ئیسلامیە و سیانی غەیرە ئیسلامیە وەرن بە بەرەیەکی نیشتیمانی دروستکەین، ئەم زوڵمە لەسەر خۆمان لابین، وەرن با لە ئیسەوە بایکۆتی هەڵبژاردنەکەی بەغا بکەین. زۆر قسەکرا، زۆربەیشیان ڕەیان لەسەر بایکۆت بوو کە بایکۆتی هەڵبژاردنەکانی بەغا بکرێ و ئەو زوڵمە قبوڵ نەکری، بەڵام دواتر دیارە فشارخرایە سەریان لەم لاو لەولا پەشیمان بوونەوە لە بایکۆتەکە و چوونۆ بەغا و ئەو هەندەسەی هەڵبژاردنیان قبوڵ کرد و شەرعیەتیان دا بەوەی کەوا ئەو هەندەسەی هەڵبژاردنە هەر بەردەوام بێت. ئێمە وەکو خۆمان ئەمە حەق بە زۆری و کەمین نییە، مەبدەء بە زۆری و کەمین نییە. ئێمە وەکو خۆمان هەر لە 2010 ئەو بڕیارەماندا ئەگەر بێت و پرۆسەی سیاسی لە عێراقا ڕێڕەوی خۆی نەگرێت و بەلاڕیا بڕوا ئێمە بایکۆتیە حەج مەجبور نین کەوا لە پرۆسەیەکا بین کە ئابە و شێوە لارە ئەڕوا بە تەزویر، یا تۆ وەکو حیزبێکی سیاسی بە حساب خەباتگێڕی سیاسی بێیت ڕازی بی بەو ڕۆڵەی کە هێزێکی تر بۆ دیاریەکە، بێیت دەستی ماچکەی کورسیەکە باتێ یا 2 کورسیت باتێ لە کۆی 326 کورسی. ئەمە بەڕاستی ئیتر یعنی هیچ مەفهومێک نامێنێ بۆ حیزبی سیاسی، هیچ مەفهومێک نامێنێ بۆ هێزی سیاسی، هیچ مەفهومێک نامێنێ بۆ مەبدەء. لەبەرەوە ئێمە کە وەختێ هەر لەو کاتا بڕیارماندا وتمان ئەگەر دێن بە هەمومانەوە ئەم پرۆسە چاکەین ئێمە وین لە خزمەتانە، ئەگەر نا ئێمە پێمان وایە بایکۆتکردنی ئەو پرۆسە هەر بەشێکە لە خەباتی سیاسی. چۆن هەڵبژاردن بەشێکە لە خەباتی سیاسی؟
ڕای گشتی و بایکۆت و ئەمانەش حتا عیسیانی مەدەنی کە بە عەرەبیەڵێ ئەمانەش هەمووی بەشێکن لە خەباتی سیاسی. ئەمە ژوامان لێ ناکا خۆ ئێمە ئیعادە نەزەرمان کردوێت لە مشارەکەی سیاسی، نەخێر ئێمە هەر لە چوارچێوەی پرۆژەی مشارەکەی سیاسیان مشارکین، بەڵام بەشدار نابین لە پرۆسەیەکا کە بزانین بەلاڕێ ئەڕوە. جا لەبەرەوە ئێمە هەر لەو کاتە ئەو بڕیارەمان داوە، ئەم بڕیارە کە دایشمانە مەبدەئیە، لێی پەشیمان نابینەوە بە هیچ شێوەیەک بایکۆتمان کردووە، لەبەرەوەی کەوا ئەم ئینتیخاباتی تریش مادەم هەر بەو کەرەسانە ئەکرێ کە ئینتیخاباتی پێشوو پێی کراوە، هەر گومانمان هەیە لەوەی کەوا بە شێوەیەکی